سوورێن بە سەری سپی و ڕیشی سپی بەفرەوە جوان جوان بە مەملەکەتی پێنجوێنی ئەوت لولەی زۆپاکان بە دووکەڵی لێبێت و منیش دەستی جوتیارەکان سڕ ئەەکەم. دەربەندی کەوڵۆس سنووری نێوان مەملەکەتی شارەزور و مەملەکەتی پێنجوێنە، سنوورێکی سروشتی جوان یەکتریشیان خۆش ئەوێت، پێنجوێن و شارەزوریش کە هاتیە وڵاتی ناڵپارێز باڵندەکان تازە بە تازە پەنجەی قاچیان ئەبزوا و ئەڕۆیشتن بۆ سەر دۆندەکان و لە ناو هێلاکان ئەهاتنە دەر ئەگەڕان بە دوای خواردنە بۆ بێچۆکانیان. ئێمەش هەر لەگەڵ ئەوانە بە کەوڵۆس و چوالەیە هاتیە بەندەنێک بەندەنێکی جوانی سروشتی و بە دوای نیشتیمانێک ئاگەڕاین پیانەوت دۆڵە چەوت. ئێستا لە دۆڵە چەوتین. دۆڵە چەوت کە سەر بە ناحی ناڵپارێزی مەملەکەتی پێنجوێنی سەوزی کوردەواریە. لێرە لەگەڵ جوتیار و گوندنشینە ئەبێ مێژوو تاوتێکەین و ئەوجار ژیان بە پەنجەی منداڵێکی خوێندگاکەی ئێرە بنووسینەوە بەڵام بە خوێنی شەیدان. ئەگەر ئێوە ئامادەن فەرمون بۆ دۆڵە چەوت. ئەوجا لەوێ بە ژیانی کوردەواری بنووسینەوە و هەمووشمان بێکەوە بڵێن خۆشمانەوی کوردستان. من وا ئەڕۆم وەرە ئەو مریامە ئایمێنە دەیزانم بەردی بۆ بکێشم بەگیانم هێشتا منەتاو بەشانم ئای مریەمە من مریەم چاوزوان مریەم بۆ کاری مریەمە. سنووری وڵاتی پێنجوێنی کوردەواری لە گوندی تڕاتەوەنەوە دەست پێ ئەکات هەتا میشیاوی ناوخوان و 1129 کیلۆمەتر چوارگۆشەی و 152 گوند لە سنووری ناوچەی پێنجوێندایە و دروستبوونی خاکەی ئەگەڕێتەوە بۆ 400 ملیۆن ساڵ بەر لە ئێستا و ڕووبەری مەڵبەندی قەزای پێنجوێن 203 کیلۆمەتر چوارگۆشە و ناحەی گەرمەک 642 کیلۆمەتر چوارگۆشە و ناحەی ناڵپارێز کە هەردوو ئەم دوو ناحیە سەر بە پێنجوێنن 282 کیلۆمەتر چوارگۆشەیە. پێنجوێن سەرەتا گوندێک بووە سەر بە ناوچەی قزڵجا لە ناحەی خورماد یان گوڵعنبەر خورماڵی ئێستا و شارۆچکەی هەڵەبجەش قەزاکەی بۆ لە ساڵی 1959 پێنجوێن کراوە بە قەزا 1391 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە. ناحەی ناڵپارێز لە پێنجوێنی وڵاتی کوردەواری لە ساڵی 1970 دروست کراوە وەک زیندانێکی گەورە بۆ ئەو گوندانەی بە هۆی پشتێنی ئاساییشەوە لەلایەن حیزبی بەعسی عەرەبی داگیرکەر ڕاگواستران بۆ ئۆردوگاکە پاشان کرا بە ناحیە و یەکەم بەڕێوەبەری ناحیەکەش ئەحای لێ بووە. یەکێ لە ئاوایەکانی ناحی ناڵپارێز ئاوای دۆڵە چەوتە. یەکێکە لە ناوچە دێرینەکان کە لە سەردەمی پاشای ماد لە خۆرمات شارێکی ئاوەدان بووە لەگەڵ خۆرمات. خورماڵ واتە شوێنەواری خانوو شورا و بناغەکانی تا ئێساش لەو ناوچانە ماون. ئەمما لە مێژووی نزیک 150 ساڵێک بەر لە ئێستا شوێن هەواری زووسانەی خێڵایەتی بووە. بەو هۆیەوە ژمارەیە خێزانی جیاجیای ناوچە و تیرە و هۆزی جیا لە وڵاتی کوردەواری لە دۆڵە چەوت کۆبوونەتەوە و بەیەکەوە ئاوەدانیان کردوێتەوە. خێزانی حاجی مەلاقار کە ئێستا ڕیشسپی و سەرۆکی هۆزی دۆڵە چەوتن کوڕەکەی کاکاکە ماجیدی حاجی مەلاقارە سەرۆکی هۆزەکەی و یەشەکن لە خێزانە بەناوبانگەکانی دۆڵە چەوت لەم گوندە و هەروەها لە گوندی کاوانی بازیانیش. ئەوجا بەگزادەکانی شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستانی ئازیز هاتوون و لێرە بڕێ خێزانیان ماونەتەوە. ناوچەیەکی بچووک لە سەرچەمی ناودێ هەیە پشتداشی پێ ئەڵەن کاتی خۆی ئاشی بەردی لێبووە. ئاوایەکە
هەمووی شاخەڵان و بەرزیە بۆیە باگا جووت کراوە هەلاج و مزگەر و هەجیجی لە وەرزە جیاجیاکانی ساڵدا هاتوون بۆ دۆڵەچەوت و لەوێ کاری خۆیان کردووە هاوڕێی جوولەکەی کوردیان بۆ و ناسیویان و برادریان کردوون مامعولی شامحەمە ڕیسپی گوندە لێل مامکەری میساڵ حەدرێژ باسی ئەو مێژوانە ئەکەن ڕێگەم بن بە پاش سڵاو لە حازری لە مامعول بپرسم لە 1940 تۆبی بە عسکەر بەڵێ لەکوێ لەم جێی خۆمانە پۆلیسمان بۆ هاگیران ڕەشبگیر بوو ڕەش بگیری ئەی ئەگەر پۆلیس نەهاتایە نهات نەڕۆیم قاچاق بوو ئەبووی یاخی ئەبووی ئاراوەڵات تێ نەچوون ئەبووی بە خولە پیزە ناچوون خولە پیزە و بیریە تۆ دیوتە بەڵە دیومە دیوتە باشە ناچوی بۆ عسکەری نەوەڵام بەڵام دوایی تۆیان کرد و بریانی بۆ چۆ وەڵا بۆ کەرکک بۆ کەرکک ئەرە لەوێ بووی بە عسکەر ئەرە وەڵا چەند لێ مای تۆ لە کەرکک بەخوا نازام چەند ساڵماین و فەرزیاتی هاتی نەهاوینێ فەرزیات هاتی نامپارێز گەڕاین و چوونەوە کەرکوو لە کەرکوو دو ساڵێتر هەچوونە بۆ ڕەواندز مانگی چەندە بوو بەخوا دینار و ڕوبێک دینار ڕێگە بوو بۆچی چوونەوە بە ڕەواندز فەرزیات بوو هەمووی حکومەت حکومەت بوو حکومەت بوو بەڵێ باشە لێ بووی بە عسکەر و دوای ئەوەی تر نەجاتێ بوو لە کانی خەنان و ئەمبەر ئەو بەرکانی خەنانەوانە بەڵێ ئەم بەریش دۆڵە چۆت خۆیەکە ئەلێرە بووە ئەرەوەڵا لە ناو باشە بیستومە ئەڵێن هەموو ساڵێک خێڵایەتیت کردووە بارمان کردووە گاتان بار کردووە وڵاخمان بار کردووە کەرمان بار کردووە هێسرمان بار بۆ چۆ بۆ کوێسان بۆ ئێرە گەرمیانە ناو گەرمیان و دەوڵەتمان دەوڵەتداریمانەکە ئەمانووی لێ لەو کێفە هاوینەمان لەوەڕان دەوڵەتداری بە زمانی خۆمان بە زمانی کوردەواری یعنی مەرداریتان مێگەلتان بووە چکە دەوڵەتداری جای باشە ئەچون بۆ کوێ ئەچون بۆ تارێر بۆ پشتی قزڵجەوە پشتی قزڵجە ئەو لە وەرگاتان ئەکڕی بەکرێتان ناوەڵا پوشانەمانەدا بە ئاغادایە مەزرانین ئاغادایە مەزرانە بەچەند وڵات جاری وا بوو 10 دینار و جاری وا بوو 20 دیناریان لێ سندی بە کەیفی خۆیان ئاغاکە چێ بوو ئاغاکەمان لە خزڵجا هەمەمین ئاغا هەمە ساڵ ئاغا بوو ئەوانە بوو بەڵێ لەژێت کەپرا ئەژیان لەژێر کەبراوین کەپرمان بوو دەوار نەبوو ناوەڵە دەوارمان نەبرد کەپرمان بوو کەپرتان بوو ئەرەوەڵا کەی ئەڕۆشن کەی ئاهاتنەوە وەڵای تر هاوین گەرمایەکە ڕۆینەوە ساردیەکە گەڕاینەوە بۆ ئەمدی ئاهاتەوە ئێرە زوسان هەوار ئەرەوەڵامەکە دایمی ئەمە هەوارمان بۆ زستان زستان ئێرە بوون باشە ئەچم وەلای مامکەریم ئەو بگەر لای دەمتەوە زەحمەت دەبێت لای دەمە ئاوا مامکەریم لێر لە کانی خەنان و وشکەوەڵ خانووی کۆنی و ئاسەواری کۆنی زۆرتیە قوربانتیایەتی تۆ کە لەسەرێکە دۆزیوەتەوە ساڵێکیان ئەرەوەڵا کە لەسەرێکم خۆم دۆزیوە لە وشکەوەڵ کە دەرهاتە بوو بەخوا 12 دیانە پێوە ژمارد دانەکانی دیانەکانی ساق بوو هەموو دیانەکان مابوون ئەو وەختە چۆن کێڵی کەن بوو وەڵا بە جووتە گاوە بەگاسنەوە هاتە دەرەوە ئاهاتە دەرەوە لێرەوە هەتا خۆرماڵ کابراایەکە بووە لە دەوڵەتی مادەکان کورد بوون بەڵێ لەوێ کچێکی بوو ناوی خۆر بووە بەڵێ قوربان خۆر مات بووە بە خورماڵ لێرەوە هەتا ئەوێ شار بۆ ماڵدا بەڵێ قوربان بەڵێ باشە ئەی گۆزە و شوێنەوارۆمانشی لێ هەمی تایە بوو بەڵێ گۆزەی گەورە و دەخمە پێڵم دەخمە ئەوەی تیا بووە باشە تۆ قەیدی 50 نەبوو نەخێ قوربان قەیدی 50 نەبوو و عسکریش نەکرد نەوەڵا ئەی چۆن واللهی من لە تەجنی ناوم نەبوو حکومت داوای نەکردم و هەر ئەسکەریم نەکرد کورەوە قورعانیشی باشی کردووە ئەرەوەڵا ئەم بە سەزمانە نانەویست وەڵایانویست بۆ عسکەر کورە حکومت هەموو کەسێکی بۆ عسکەری ئەوە بەڕاستە تۆ 3 ساڵ شلوکوت بووی بە شاخ و ڕەواندز و باشە ئێرە ئیتر ئەسکەری نەکرد نەخەی قوربان باشە ئێرە ئاشی تیا بووە بەڵێ ئاشتیا لەتووە ئاشەکەدەم بەردەما بۆ پێێژن پشت ئاش وارشەکەی ماوە بەس بە بێرەوەری ئێوارشیە وارشی ینی شوێنەکەی کەلارەکەی شوێنەکەی ماوە کەواتە ئێرە ئاوی چاکیە بۆ بەڵێ قوربان بەس ئەمە ئەو سەردەمەیە کە شار بوو شاری تیا بووە باش ئێوە لە چۆ باڕاشان هاڕی قوربان ئەچوین بۆ چوارێ
بۆ کەڵۆس و چوارێ کەڵۆس و چواری سەر لای سەر ئەچوونە ئەوێ مەچینی ئاشی مەچینە بوو یا بەرد بوو ئەنجا دوایی ئاشەمەکینەیە پێیا بوو لە شەوتان ئەچوین بۆ شەوتان شەو ئەمانەوە ئەرەوەڵا شەی ماوەتەوە خۆ ماومۆ لە ئاشە تا بێنی وەرە بۆ فەردێ ئاردۆتەنەکەی وەڵامان هۆڕێدا تەنەکەین پڕە کرد ئەمنا لە گایە بەگامان بەگا و بردووە هەرە بەخوا بەگا بوو ئەی لەوێ دانێک ئاوێک لە شومان دیەکە نزیک بوو شەوە چوونەوە بۆ ما ساحێ ئاشەکە ماڵی ساحێ باشەکە بۆە بە مزە بوو یا پارە بوو قوربان مزە بوو بە مزە بوو بەڵێ باشە ناڵبند لەکوێ هەبوو ناڵبند قوربان ناڵبەنی ئێمە لە منتیقی ئێمە بە زۆری لە پێنجێ ناڵمان لێرە وڵاخکاتانە بر بوو ئەوێ بەڵێ ئەوە دوو لە ڕێ حازێمە کەرە و ئەمە بێسترە و وانە بەڵێ بەسگا نەیەویست ناوەڵ بۆ وڵی تێگا هەر ناڵ نەکراوە هەر نەبێ هەر کەر و هێسن ناڵەکرا ئەسپیش ناڵەکرا ئەسپیش ناڵەکرا ماین و ئەوانش ناڵەکران باشە لەوێ ناڵتانە ئەی کورتاندرو کوتاندرو وڵا قوربان ئەهات بۆ ئەیرێ بیخرە بەردەمەکە ئەهات بۆ ئەیرێ ئەهات بۆ ئێرە لێرە چەند ئەمایەوە وەڵاهی کوتاندروێ بوو لێرە مامەساڵحی ناو نزیکەی مانگەیە ماوە چەند کورتانی دروستەکە لەو مانگە وڵی هەر ماڵێبی بۆە ئیتر نازانم چەند کورتان بەڵام ڕەنگە بیسی زیاتر دووری بێدەم دیە باشە وەگا جوتانە کرد بەڵێ قوربان وەگا جوتانە کرد ڕۆژی تەنەکەی گەرم جوو دەکرا بەخوا جووتێ ئازا وایە هەر تەنەکەی گەرمی بۆ کرا بەس تەنەکەی گەرمی بۆ کرا باشە گاجێرەشە بوو گاجێرەش بوو بەڵێ قوربان گێرەتانە کرد بەسەر بەناو گەرموینەکەی ئەوانیان کڵۆشی بەگایان کێڵا اینجا قوربان بەداسە کوڵیان ڕنیوە کۆیان نەکردۆ دوایگێرە بەگاگێرە ماکوتە بۆە گایان لاوەڕاست وایە قوربان گایەکیانەکرد بە بنە کە ئەمە لای بە چواردە یاخلاوە بۆ ئەوە بنەبوو ئەوە بنە بۆ فێر بوو ئەو نەبووە نەوێتان ناو پێخێکە ڕاستە فەرمووی یەکێک کراوە بە بنە و ئیتر حەوگاش بە دەوریا دوایی جەنجەر و هێسر پێیا بەڵێ قوربان جەنجەر و هێسر دروستەکرا وڵی وابزانام دەست لێمانی جەنجەڕەکە بەڵێ باڵتا بەڵێ وابزان باڵتێکە دوو باڵتە بوو هەی بوو بەڵێ قوربان بەڵێ هەمووی چەقۆ بوو بەڵێ باش ئەی هەلاج هات بۆ ئێرە بۆ ئێرە دە مزگەوتەکە هەلاجیانە کرد لەوێ ئەی مزگەر هات مزگەری شەرە هات بۆ ئێرە بەڵێ سپیە کردەوە پارەچی بوو وڵا قوربان بەتەمەجەڵی مز بوو قاپی مز بوو قوربان خەڵک مسی بوو بەخوا خۆم مزەرم دیوە لەو مزەوتە کۆنا کە سپی کردو هەجیجی چیان هێنا وڵا هەجیجی و جەواڕەیە هاوز و تەشیانە هاود و شانەیانە هاود و وردەواڵی جوولەکە هاو بۆ ئێرە جوولەکەی کورد لە پێنجۆنە هاتن بۆ ئێرە هاتن ئێمە ماڵمان لەوێ بن لە خێڵات هاتە لا ئێمە لەوێ هاتن بۆ خێڵات هاتن من جوولەکەم نەدیۆ بێ بۆ ئێرە خۆم نەمدیوە ئەی خۆ دیوتە لەوێ بەرە دیومە ڕاستە فەرمووی ڕاستە زۆر ڕاستە وایە باشە بە وشتر خورمان هێناوە بۆم ناوەوەڵا خۆم ئەرەوەڵا خۆم وشترم دیوە ئادوان لای ماڵ مامەحاجیە لەو بن ماڵ مامەحاجیوە بە بارە خورماوە ئادوان پاڵیاوەسو دیەکانی دەوروبەری دۆڵەزۆ کۆکۆن وەڵا قوربان زەردۆیە و دۆڵە سوورە و گوڵانەکانە و ئەم دیومان پەرخە و ڕەزڵەیە و ئەمانە کەولۆس ناوێکی شیرینە و لەسەر زاری هەموو کەسێکە و هەموو کەسێکیش بەوێدا گوزەری کردووە دەربەندێکی سروشتیە و سنووری نێوان وڵاتی شارەزور و مەملەکەتی پێنجوێنە لە نزیک کەولۆس کە دەربەندەکەی لاماندە و بەرەو شاخ و بەرزایەکانی شارەزور بەڕێکەوتین گوندی کەولۆس یەکەم ئاوایی بۆ هاتە ڕێمان چەمێکی نازداری ئاوی گوندی جۆمەرەسی لەوێوە تێپەڕ ئەبێ و پردێکی لە سەر دروست کراوە کە ئەپەڕیتەوە ئاوایی چوالە کە ئەمانە هۆزەسەنین بە ناو قەدیا ڕەت ئەبی شاخی بزنەکوژە بەقەی دوو دۆڵەوەیە دۆڵی هەنارو لەگەڵ دۆڵی زەردۆیی ئەوجا شاخی بانی هێران لە قەی ئاوایی چوالەدایە هەردوو شاخی چاڵە کۆڵ و بزنەکوژە ئەبنە دەربەندێکی سروشتی و دڵڕفێن بەو دۆڵەدا ڕەت ئەبی ئەوجا
چەماوی جوان و وردەگیای تازە زمان پژا و بەدی ئەەکەی ئەوجا بڕێ کەنیش گاوانی ئەکەن ژنان شەڕواڵی کوردەواری پیاوانیان پۆشی و بە تەشت سەنێری گەوڕەکانیان بردە خوارێ لە لایەکی دیکەوە خەریکی دارقەڵشان بوون لولەی زۆپاکان دووکەڵی دار بەڕووی ئەناردە ئاسمان و بۆن و بەرامەی پیرخەنی لەو ترخێنە بەم سەرماوسۆڵەیی بەفرامباری ساڵی 2020 ڕێبوارانی خەوەردار ئەکردەوە لەوێ لە دۆڵە چەوت دادەخانم ماوەی 38 ساڵە لێرە نیشتەجێیە بەخۆی زەردۆییە خەڵکی گوندی زەردۆییە و وەنەریتی ژن بەژن لە تە کاوسمان هاوسەرگیری کردووە لە دەم کانی ڕژ لێک دراون ئەو جاوەرە دادەخانم چاکی مردایەتی لێ بکە بەلاو لە ماڵە خەزوران فرمان جێبەجێ بکە بەیانیان زوو تەشتێ هەویری کردووە بەنان بۆ سەپان و گاوان و شوان و میوانیش ها بە کوڵنا ئاو لەو چەمەی بەر ئاوایی بێنە و لەسەر هەرزاڵ داینێ با سارساد بێ و کە لە تەزێن بێ بۆ جوتیارەمان وەکان کە عارەکان بە نێو چەوان داهاتۆ دەخوارێ بابچینە خزمەتی دادەخانم و پاش سڵاو لە حازری وە دادەخانم بێژین دادەخانم تۆ بەنەریتی ژن بەژن لە زەردۆییەوە هاتووی بۆ دۆڵە چەوت لێر درای بەشوو کاساوتی نیۆنێکم سەر بڕیەوە لەگەڵ دوو بزن بەخواوتی نیێونێکم سەر بڕیەوەحەسانم سالی بڕیەوە سالی نەبڕیەوە خۆ لێ کاکابێکۆ بوون باشە ئیتر ئەوە برنجی کوردی ئەوە ڕۆنی خۆماڵی کوردەواری ڕۆنی کوردی لە کوێبین ئەو کاتە ها چەند دێبان کرا بووتخوا ئەم دیانە کشتی ئەم چواردەوەرامی خزم کشتی بان کرا بوو تا دۆڵە سوور و گوڵان و بەردەوالەکە و دۆڵە سووریش وڵاتنیوە چەوتانیشان لێبان کرد نیوەی بۆی نیوەکەیتر تابان کرد چەوتانیشان بان کرد بوون شایی و ماڵێ بیستمە کاسان لێ سەرچۆبی نایە بە باوشی نازە من هەر هەڵ نەپەڕیم لە شایی خۆم هەر هەڵنەپەڕیم هین هەبوو دار هەبوو بێن بەسەریش جاران بوو نازان باق من لە لێیانەکرێنە ئەی هیچ نقلشتیان فرەیە خۆمان نقلشتیان فرە کاسوان هیچ نەوێ زۆر باشە زۆر باشە برنجی کوردیش لێ نابوو کەواتە بە قسەکەی جەنابەت دادەخانم لێرە لە دۆڵە چەوت مەرەزە کراوە ئارەوەڵا مەرەزە کراوە پاش کرابوو لێرە پاریش کرابوو ئارەوەڵا برنجی شوانە باشە ئارەوەڵا برنجی جوانە بەنامی ئێوە نزیکن لە ئەوە چەوتانە وانە وڵا برنجی چەوتانە دۆڵە چەو بەنامی وانە ئەوان دۆڵە چەوتیش بەناو بانگ بووە کە حەسەن بوتی وتی من لێرە 15 پاڵە چەڵتوکم بینیوە لێرە ئارەوەڵاتی ئەبوو برنجی زۆر تەنەکەی دوان ئارەوەڵا کرا یەکوچەنی ئەبڕی دادەخانم وەکو بزانی بەخوا من نایدەی نازانم ماشەڵڵا فەردێکم چانایە هەفتا تەنەکە دەزگەوە ماشەڵڵا 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 سەد تەنەکە زۆرە باشە ئیتر کە هاتە ئێرە چوویتە سەر ماڵە خەزوران بەیانیان زوو چاکی کوردایەتی لێ بکە بە لادا بڕۆ سەر نانکردنە بێ نامکەی بۆ ئەمە سەپانە بۆ شوانە وانە هەموو بەیانێک تەشتێویرتان ئەشێلا هەراڵە شێلا نانەکرا و ماغادۆشیا و هەموو شتێکرا ڕاستەکەی جاب وایە هینیشتان پاک کرداتە و گەوڕوومە ئەراوەڵا گەور ئیسەی شوارێ باشە جگە لەوە ئیتر گەرموجۆ و ئەشیای خۆتان بەخێوە کردوانە گەرموجۆشەکرا لێرە گەرموجۆکرا وڵاخ ئیشی بوو لە گەرموجۆ کە پێگەی وڵایتر مەجای بواە و مناڵ بێشتا بێ چدا کێشە و کرددا و یارمەتی وایە و مەڵە مەڵ نایەتەوە وای باشە خانۆکاتان لە چی دروستەکرا خانۆ ڕاحەت لە گڵ و بەرد و بەردەکانتان مادێکی ئاسنی تیاگە لەگەڵ قڕ وەستا باشی باشە بوو ئاراوەڵا بوو بە نەبوو وەسا بووە هەڵێ چنی بە هەرەوەز پارە بووە وڵا هەر بە هەرەوە زوو بە یارمەتیەک تۆ خانوو دەکرد من ئەهاتم من خانومەکرد کە عوسمان هات یارمەتیان ئەی سەر خانۆکە بە چی ژیرا وڵا هەر گەڵا و گەڵای چی گەڵا بەڕوو گەڵای بەڕوو قەڕەم و قەرە شتێک کرا سەر و خۆڵێک کرا سەر و دڵۆپەیە کرد زستانان ئەرە وڵای دڵۆپەژێک بە چارە کرد جاوابتان ژێڕا ئەیشلا بێ بیگەڕێ بێتر دوایی بەکرد بۆمان بێت هەش باگردێنەکە لەوێ جاران باگردێن لە هین دروستەکرا لە دار وانەبوو لە دار بە ڕوشتیوا دروستەکرا
ئجا ئەو دوو ئەڵلقیان پێوە کرد ئەو تەقەتەقی ئەڵلقەیەکە ناوی چی بێڵن نا پێڵەن سیوسیوە تەقەتەقی جانجەڕی وایە ڕازەکەی وایە باشە ئەگەر ئەمانەی بگرتایە بە چی پاکتانە کردەوە بە بەفرمە وەروەرە ئەخر وەروەرە ئێوە پێڵن وەروەرە ئەرەوەڵا پێی وەروەرە وانە بەڵێ باشە دادەخانم ئەوتان بەچی ئێهێنا کانەکە دوور بوو جاران وڵا عالە چەمە بە کونامان هاو ئەگەری ماڵی لێرە بۆە ئارەوەڵ عرە چەمەکانی لێ بۆ خۆرەکانی لێڵاق و ئارەوەڵا ئەتان هێنا ئەی هەرزاتان بۆ کرد بوو هەرزامان بۆڵانی بەرمان بۆ کردو باشە لەسەر کانەکە هەموو دێک ئەوە برد حەمامی دروست کرا کردو هەمامی چاکێک لەبەرەوە خەڵک تێچێت ڕاستەکەی گەرم و ئەرتان لە چیداە جاران لە کەن و کەنی گڵ بوو کەنووی تەنەکە و کەنووی قوڕ و ئارەوەڵای قوڕیش بوو ئەی بیسمانە گرمتان لە چاڵداردا ئەرەوەڵاگەڵیمان کرد چاڵ و جۆ کە زۆر وایە باریا چۆن ناچۆناوی وڵا تەرنەوە بوو قایمیانەکەی تەرنەوە بوو ئەی بۆنی ناگردی خاکەکە بەرە وڵا بوش بۆ نێگرتکانێکە دە ناوی وتری ئەبوو بۆنی ژێگرتەرێ تۆزی ئاوێشتێکی تێبچوایە برە بۆ ئەشیا بوو زۆرتری ئەرەوەڵا بۆ شیاوی ینی بۆ مەڕوو ماڵە لە ڕۆژێکە چەند جار ئەشیا ئەدۆشرا دوو جار کەیوکەی چێشتەما و ئەسر دەوڵەت لە هەر شوێنێک بۆە ئەچوی بۆ وێن ئارەوەڵات کوێ مۆڵەیە لە هەر شوێن ناودانی گەورە گەورە شیرمەشک بوو شیرمەشکە برا شیرمەشک باڵێ یعنی چی شیرمەشک پێسەیە بۆ خۆشەوە کرا و جای منە شیرەکەی تێکرا و هاتۆ بەێرا باش بۆشم زانی مەشکێ بووە لە کۆ مۆلانەیە لە وشکەوەڵ لە وشکەوەڵ لە وشکەوەڵ و زیاوی ئاوان ساوەتانە کوڵان باڵێ وانە هەر ماڵی بەپی هینی خۆی ئارەوڵا بە پێی خێزان دوو تەنەکە و سێ تەنە باش بۆ ساوەت گەنمە موسڵی دوێنێتانە کرد ئارەوەڵا دوێنەمانە کەشکتانە کەشکمانەکە ترخێنەتانە ترخێنەمانە ڕۆنە کوردی ڕۆنی هیزەمانە کرد خیگە ئارەوڵای مناژی خیگە من هیز گۆرانێژی باشە دادەخانم هەتا ساڵی چەند ئێوە خێڵایەتیانە کرد ئەڵا ئیسش خێڵاتی ئێسەژەی کرد ئارەوەڵا ئەنیژە ئارەوەڵاوی سێمان هاتینەوە سێمانشتەوە نیە لەکوێ بوون لە لای پێنجێن بووین لە خونیانە لە خونیانەی کۆن ئەلا لە خونیانەی کۆن بووین دەبەشی حەسەن ئەم لای کواوە لەبەری ئاڵەکەی عەبدوڵای خەڵکی کواوەیە لەبەری ئاڵەکەی حەسەن چەند لێمانەوە ئەی مارێ مێرویە ئەشکوت حیزنیە پاکە لە خوای گەورە بەس ئەی کێ مەڕەکانی ئەلە ڕانوی ببوو کوڕێکمانەی لە وەڕان بە خۆتانەوە تەماتی چاکی لێ لەوێ سەرعاتی زۆری لێ بەقورآن ماشەڵاوە نەخۆشەڵی بەهشتە بەڵام خۆماڵی خۆمان لای خۆمان ڕەواجینە حیف سەد حیف باشە یعنی ئێسش ئەوواکەن و ئەڕۆنی هێنا ئارە وەڵای خەریک ئەو بەزمینە بەزمیجی ماشەڵەوە چوو بارە وەرە بەخوا وەژن ناڕەحەتە كم جوات الشانقو توكد راس يا اي وي خري ما ڕێگای ئاوایی دۆڵە چەوت هەتا بڵی ناخۆشە شاخەکانی هێلانە قەل و کوڕی دێوان و دەروێژ ئاغا و کانی ڕەش ئەمبەر و ئەو بەر درێژە بێتەوە دۆڵێکی پان و بەربڵاوی دروست کردووە لەو سەرەوە شاخی قوڵەشێر ئەچێتە سەر ملەی گوڵان گوندی دۆڵە چەوت 876 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە و کردی کشت و کاڵی ژمارە 38 و گرێبەستی 30 جوتیارە 1500 بۆ 2000 دووەنم زەوی شیاوی چاندنیان هەیە 5000 دووەنم لە وەرگا و شاخەڵان و پاوانیان هەیە ئەم ئاواییە مەکینەشێڵیان نییە و سەرتۆپی ئاوایەکە گاچێڵە لە گەڵ گەنم و جۆکە بەرهەمێکی سەرەکی مرۆڤن و ئاژەڵن مەرەزێکی زۆر کراوە ئاوی 15 کانیاو تێکەڵە من بەیەکن و چەماوێکی شیرین و سازگار و شەپۆل بە خێریان دروست کردو هەر ماڵی لە وەرزی مەرەزەکردندا 2 تەنەکە زیاتر چەڵتوکیان چاندووە هەر تەنەکەیەک 80 بۆ 90 تەنەکە چاڵتوشی لێ هەڵگیراوەتەوە خەرمان بەرەکەت ئەوجا شوێنی ساکردنەوەی بەرومی و کشتتوکاڵی و ئاژەڵ و پەلەوەر و خەڵوزەکانیان وڵاتی سەقزی ڕۆژهڵاتی کوردستانی شیرین و ئازیز و بانە و سلێمانی بووە
بە کاروانسەرا 5 و 6 جوتیار کەریان بار کردووە لەو شارانە ساغیان کردوەوە خوێ و ئارد و خورما و قەنی لە نەوتیان کڕیوە زۆربەی کار و فرمانەکانیان بە هاوکاری بووە واتە هەرەوەز و یان دەستەوایی یان زبارە مام حەمە ڕەزا ئەنجومەنی دۆڵە چەوتە ێژێ لە بنەڕەتدا ئەوان مەکایڵین لەنەوەی پیرمیکایلی 6 ئەنگوستن کە ئەمیش لەنەوەی پیرخێری شاهۆیە باپیرە گەوریان حوسێن وێلەکەیی بووە ها لای بناری شارە زۆر شەمە وێلەکە هەیە کوڕێکی بۆ ناوی باران بووە ئەمان لەنەوەی بارامن با بچینە خزمەتیان لە تەک مام قایری مام ئەحمە قسەیان بۆ کردم بەڵام من سەرەتا لە مام حەمە ڕەزای ئەنجومەنی گوندی دۆڵە چەوتم پرسی و پێم وت مام حەمە ڕەزا تۆ لەدایک بووی 1942 لێرە لەدایک بووی ئەی مام قایری ئامۆزات ئەوشە لێرە ئالیوا لەدایک بووین دەودی ئەو دارەوە 42 ئەوژیا ساڵێک گەورەتر ئەو ساڵێک گەورەترە لە من کەواتە ئەو 41 ئەو 79 ساڵە تۆ 78 ساڵم وانیام باشە تۆ لە عەشرەتی دۆڵە چەوتیت بەڵێ دۆڵە چەوت عەشرەتی شەو و خاکیشە وڵاتیشە وانیا بەڵێ باشە لە ئەسڵا چیت تۆ لە ئەسڵا میکایلی میکایلی جافی میکایلی بەڵێ پیر میکایل هەبوو وەختی خۆی پیان و تۆ پیر میکایلی 6 ئەنگوست 6 ئەمە لەنەوەی پیرخێری شاهۆیە ئێوە لەوانن باشە لێرە دوو بەرەی هەیە چوچانی هەیە دۆڵە چەوتی هەیە دۆڵە چەوتی هەیە بەڵێ وانیا باشە چوچانەکان لەکوێوە هاتوونەوان وەڵڵاهی بڵێ من ئەوەتەی باو باپیری من بیری بێ ینی بە ئەمری بە باوکمان ئالێرا کە بوون بە دەراوسێ 6 ماڵ بوون 5 ماڵ بوون 3 ماڵ بوون بەڵام تووشانی وازم لە بەردەڕەش زۆرن لە بەردەڕەشە بەڵێ هەمووی تووچانیە سەر عەشەریش لەوێنێ بەڵێ لەوێ بەڵێ لەوێ با باشە ئەوجا من تۆ بابزانین تۆ لە چ بەرە بابێکی لێرە من لە بەرە بابی بارامی بەڵام لە ئەسڵی ئەسڵا ئێوە وێلەکەین بەڵێ حسێن وێلەکەی هەبوو وەختی خۆی 200 ساڵێ بەر لێ بەڵێ شەمە وێلەکەی بیستۆ لەو بەڵێ ئەسکوڕە نەچوینە ئەبێش قەومی خۆتی خۆزای نەچوینێ بە ڕەومانکی لێوێ هەژی کە هاتوون لێرە لە کەلارەکانە لە کەلارەکان لە کووا بوو لەگرە کە هاتوون وەختی خۆی ئەم پێچە گەڕێتەوە ئاوەها ئەو هینە ئەو بەردەڕەکە ئاوایەتە خوارەوە ماڵیان دیوان نە وەڵڵا ئاویان ئەو چەمە بووە لەگرە ماونەتەوە چەند ماونەتەوە نازام چەنە ماونەتەوە بەس ئیتر شتێ هاتووە بەسەرا کە بڵاوەیان کردووە نەخۆشیەک هاتووە هاتووە ڕۆیشتون بڵێ ڕۆیشتون باشە کە ڕۆیشتون وتیانە ئێمە دەستارێکمان لێ بەجێماوە بەوە زانیوانەوەەوە ئیتر دەساوتوێتی ئەو پیرێژنە دەساڕێکمان لێجێ ماوە لە کەلارەکان لەو سەرۆ دوایی کە ئەم دێمە ئاو بردی دێمە ئاو بردی بەڵێ ئەزانم دەساڕەکە تاکێکیان لەبەردەم ئەو ماڵی مام خەلیفە دۆزیمانۆ باوکی حەسەن ماڵ حەسەن چەند کانیا و کارێزی تای ئەم مەملەکەتەی ئێوە وەڵڵا ئەم مەملەکەتەی ئێمە 15 کارێزی جیاوت کاهین کانی کانی درۆزنەیە نەوەڵا کانی ئەسڵیە باشە ئەوجان لە وشکەوەڵ لەوێ کارێزەیە وشکەوەڵ کارێزێکی تایە باشە بە ناوی چەند جوتیارەوە ئێرە تۆمار کراوە لە حکومەتی کوردستان وەڵڵاهی بە 30 جوتیار یعنی دۆڵە چەوتی ناحەی ناڵپارێز کەرتی کشتواڵی 38 ئەوواڵێ بەس شکم بۆ جلۆ بەبێ عەرزیش لێرە بەگاجوت کراوانە بەگاجوت کراوە بەگاجوت کراوە مەکینەکێڵمان هەریە مەکینەکێڵتان نییە نییە ئەوە پیاوەکان گەشتی سوحالی چەند دووە فەلاحەتیتاکەن 1500 خوا ئەو ساکە قەدیم بەگا کراوە دەوری 1000 میتیا کراوە باشە چەند 1000 دووەرم لە وەرگا و شاخەڵانتان هەیە مەڵا دەوری 4000مان هەیە ماشەڵڵا لە ساڵی 1966 یەکەم ڕۆژیستان ئێرەتان چۆڵ ئەرەوەڵا ڕەومان کرد دوو شەیدیشمانە چون بۆ چۆ چوین بۆ ئەم پەرخ و بیوەک و داربەڕوو لەو لە 86 جارێکی تر دیسانەوە ڕەوێکی ترمان کرد ئێمە نەمان کرد ئەو بەرۆ ئێمە نەمان کرد ئەو بەرەو تۆبارانەکرا ئەم بەرە تۆبارانەکرا ئیتر کە ئەو شەیدانە درا لەیرە ئالێوا بوو ماڵەکەی لە بەهاری ساڵی 1970 لە حربی عێراق و ئێران کە کورد تەرەف نەبووتیایە خاکەکەشمان بەدەستی ئەوان سووتان حربەکان هێنایە ناو جەرگەی ئێمە گیرا وایە بەرەو کۆ چوون ئەو کاتە ئەو کاتە ئێمە دێ داگیرا یەک کڕەت خەلە گوڵی کردبوو
عاقلە گوڵی کرد بوو کە تەبلیغیان کردین ئەو کاتە چەند ماڵە بوون ماڵا دەوری 35 ماسی ماڵە بێت باشە ئێستا چەند ماڵ گەڕاوەتەوە ئێستا دەوری سی ماسی دو سێ ماڵە بێت ئیسا بەر لە ڕووخان ئەشیای زۆرتیا بوو یا ئێستا وەڵا ئەو وەختەی تایە بوو زۆر و ئیزای هەر زۆری تایە ئێستا 2000 بێت 2000 سەر مەڕی ڕەشە وڵاق دەوری 500 بەرەدەست مامەقالم مامەقالە بیخە لای دەمتەوە حەو برایدا دەی هێشتا بیخە لای دەمتەوە مامەقالە من گۆچانەکەم پێ تۆش گۆچانەکەی بەێ وایە ئەم گۆچانە چۆن دروستەکەنەوە ئەم گۆچانەوە دروستەکرێت ئەمە توڵێکی تەڕ و جوانە و ئەمدایەنێکی جوان لە شدارێکە گورە بناوە بدار بەڕووە دارمان داربراویشە بێت دار بناوە هەموو دارێکە ئەها چۆنی دروستەکەی تۆ وەڵا قوربان گیانم جارە جوان ڕێک و پێچەکەی دووسەرەکەی گەرمەکەی ئەمە پێڵەن کامە کامەی گۆچانی پێڵێن ئەم سەرەی گەرمەکەی بیلامانێ دارێکی هەیە ئاوەکو ئەم پەنجەی منە تێگیرێنی ئەچەمێوم جا بە تەلێ بە باشە بۆچی شوان ئەیگرێ بەدەستەوە یا پیر ئەیگرێ بەدەستەوە بۆ ئەوە کە لە ڕێ ئەڕوا ئەو کابرا پیرە ئەو کابرا شوانە ئەگەر مارێ هاتە ڕێکەی یامدا شتی هاتە ڕێکەی یعنی پێی شێوەیەکە لە دەسەڵات ئەرهەوەڵا باشە براگیان تۆ لە کام بەرەبابی مام خار لە بەرەبابی بارامم یعنی حسێن وێلەکەی بەڵێ قوربان بم ئێوە بە کەروبار ئەچون بۆ سەقس بەڵێ بۆچی چن یەچوون بۆ خواردن بۆ کوخێ و ئارد و ئەمانەمان پێویستان چەند ڕۆژتان پێچوو مام خار تقریبی ئێمە مەسەلا کۆچەر بین ئەو کاتارتە هاتینۆ ماڵۆ 5 شەو ڕۆژ 4 شەو ڕۆژمان پێچوو ئەچون بۆ سەقس لێ خوێتانە کڕی خوێمانە کڕی و ئاڕێستانە کرد خوێ ڕێز بەڵێ خوێ ڕێز بەڵێ ئەتان کرد بۆ حیوان ئەراوەڵە ئەی چۆن بە زۆری بۆ حیوانەکە بەردەکان داتانەنا بە زۆری بۆ حیوان بووە بەڵێ باشە بوو ئەم خوێ ئەیرێ بە حیوان ئەجا قوربان ئەو ئەشیا ئیساکیە مەسەلا ئەوەی گیان لە بەر بێ و حیوانات بێ و ئینسان بێ تەژوین نەبێ هەر پێویستی بەو خوێیە بەڵێ ئەچون بۆ سلێمانی دارتانە برد بەڵێ ئەچون بۆ سلێمانی حیوانتانە برد ئەچون بۆ سلێمانی خەڵووزتانە برد بەڵێ وایە بەڵێ بە چەند شەوە گەیشت ناوێ کوورەیتر جاری وها بوو بە 3 شەو بە 4 شەو بە 2 شەو غريبي توم نخوشي توم بقوشي شاري بمار ئاوایی دۆڵە چەود لە ناحی ناڵپارێز لە وڵاتی پێنجۆنی کوردەواری 3-4 جار چۆڵ کراوە و سوتا و تاڵان کراوە لە ساڵی 1966 پێشمەرگە لە ڕەبایەکی سەرشاخی هێلانە قەلئێن و عارەبێکە کوژن حکومەتی ئەو دەمەی عێراقیش بردومانی وڵاتەکە ئەکات و ئایشمەلا ژنێک ئەبێ سەد حەیف شەید ئەبێ بۆ بردومانە کاتێ تایەری برای خولەپیزەی ئەو مەملەکەتانە کە یاغی ببوون حکومەتی بەعز لە ساڵی 1940 یان 49 ئیعدامی ئەکات لە بەردەکی سەرای سلێمانی خولەپیزە بۆسەیەک لە ناوچەی سێبوارانی لای ناڵپارێزدا ئەنێ و حاکمی پێنجوێن و هەڵەبجەکە ئەو کاتە حاکم باقی ئەبێ ئەکوژرێ دەرحەق بەوە حکومەتی پاشایی ئەو کات پەلاماری ئاوایی دۆڵە چەوت ئێن و هەشت گەنجی دەیەکە دەستگیر ئەکەن برام بە ئێوە بڵێم بە تۆمەتی ئەوەی کەوا ئەمان نیانتوانێ خولەپیزە بگرن و یان چون نانیان ئاوەتی و جلوبەرگیان بۆ بردووە بۆیە هەر یەکە لەو هەش کەسە بە 2 ساڵ زیندانی محکوم ئەکرێن لە 29 1970 سعات 12 شەو تەرزە بارانێکی بەهارە قایمدا ئەکات هەرمە پرسە چاو نابینێ ئەی کاتە لافاوێکی گەورە و بەلرفە و هاوار و هەڕەشە لە دۆڵ دێ واتە ئەو دۆڵەی دۆڵەت شەوتی تیا بۆ ماڵێکی هەشکەسی هەرز پێ دێنێ و لافاو ئەیان بات لە خوار ئاوایی زەردۆی شەوە 4 پێشمەرگەی قارەمانی شۆڕشی نوێ لافاوەکە ڕان ئەماڵێ و لەو دۆڵەی گوندی زەردۆیی تیا بۆ کە گوندەکە تیانیشتە جێبوون لافاوێکی سامنە ئەکوبی ئامان لە ماڵەکانەوە مەخلەسی کەلام بران بە ئێوە بڵێ 22 کەس لافاو ئەیان بات ترمی پێشمەرگە ئەحمەقەوەی لەیم هەر نادۆزرێتەوە لەو چەماوانەی سێسایق تەرمی بڕێکیان دۆزیوەتەوە بە ئەم باسە نەکا من هەڵی تیا بکەم ببین بۆ لای مام عومەری مام حوسێنی سالە درێژی دۆڵەت چەوت و سەرەتا لە ساڵحە درێژی باپیریانەوە پرسیار بکەم و مام عومەر بێژم مام عومەر ساڵحە درێژ ئەڵەن جوتارێکی ئەمەنە دەست ڕەنگین و کارامە بووە بڵێ
حەزی بە مسکێنی شێخان نەکردووە بەهۆی چوچانەکانەوە کە دەسەڵاتیان هەبووە ورمە زیار و گاوانەکانیش ئەوەی دەسەڵاتیان هەبووە هاتوونەتە کوێ هاتون ئەم دۆڵە چەوتە بەڵێ هاتون ئەلێرا بوون لەکوێ بوون ئەلەم دۆڵە سەرەوە بوون لە دۆڵی سەرەوە بڵێ باشە هاتوونەتە دۆڵدەی پێڵێن دۆڵە چەوت کێ بوون دۆڵە چۆت کە هاتوون لە وەکو ئێمە بیستمانە لە سەرکانەوە هاتوو ساڵ حەدرێژ ساڵحە کۆڵ مامە سەعا مامە خەلیفە مامە ساڵحی چوار برای سێ برای بۆ مامە عەلە و ساڵحە کۆڵ سێ برای دری بووە مامە عەلە مامە حەمەمین بە کۆی گشتی چوار خێزان بڵێ چکانێکیان ژیان نێنا بڵێ ئەمە سێ خێزان بوون 150 ساڵێکە بێ بەخوا 100 ساڵە بێ زیاتر 100 ساڵ زیاتر بێ وایان بۆ گێڕاوی باشە هاتوونەتە ئێرە ئیتر خانووی دارەڕا و کۆڵەکیان کردووانی وەختە سەردەم وا بووە خانوویان کردو بۆ خۆیان بۆ خۆیان کردویانە هینیان کردووە خێڵایەتی بەڵێ کردویانە بۆ چۆ وەڵا ئەو جارە بە زۆری چوون بۆ حدودی ئێران چوون بۆ تارێر ئەمە پشتی ئەحمە کولوان و ئەوانە هەتا ئێران ڕۆی بوون بەڵێ باشە چون بۆ مەتەکە حەمەڕەشی خان ئێران چوونەتە کوردستان برا ئەمە کوردستانی باشوورە ئەوە کوردستانی ڕۆژهەڵاتە بڵێ چوونە ژێر دەسەڵاتی حەمەڕەشی خان لە وێنە کە هاتوونەتە ئێرە هەمووشان شەریکە جوود بوون یعنی چی وەڵام بە شەریکی ئەم ئاردەنیان کێڵاوە تا هەتا سەردەمی منیش بیرمێت ئیمجا جیا بوونەوە بە شەریکی کێڵایانە بەچی کێڵایانە بە جووتی گا بەگا جووتیان کردووە ئەوەیان کردووە ئەیەرەقە و مژان و هەوجار و هەپە و ئەمانە هەمی خۆیان دروستیان کردووە لێرە دروستکراوە خۆیان دروستیان کردووە وەستا باشیە بوو هەر بە تایبەتی باپیرم خۆی زۆردا تاش بووە ئەی گاسنیان لە گاسنیان لە پێنجێن و سلێمانی کردووە بەڵێ پێنجێن و سلێمانی کردیانە لە ساڵی 1950 حکومەتی عێراقی وەختەهی مەلەشی پاشایەتی هەستاوە هاتووە ئەلێرە ژمارەیەک پیاوی گرتووە بەڵێ هەشت پیاوی لەم دێمە گرتووە یەکی لەوانە باوکرد یەکی لەمە باوکمێکیان باپیرم بووە وتیان خیانەتان کردن خولەپیزتان پێ کوژیان باوکرد ناوی حوسێن بوو ئەویان گرت بەڵێ ساڵ حەدرێک ژیان گرت بەڵێ گرتیان بۆچی گرتیان وتیان ئێوە یارمەتی خولەپیزتان وتیان ئێوە یارمەتی خولەپیزتاندا وەکو عەشرەتی و دوای ئەوە هەتا وتیان بارچاوەشەکەوتی باوکم تۆ بەوکو ئانە خولەپیزە و پێ کوژا فێڵێک درۆگە نا خولەپیزە و پێ کوژیا نەوکشتووە یەکی چەند ساڵ حکومیاندا 2 ساڵ لە 50 لە بەغا بوون تۆ تازە لە دایک بووی بەڵێ دایک وایە باوکت نەبین و نەزاوی لە کەواسەژنا بەڵێ چۆن هاتو چوارەکە چون بۆ لای لە 50 کە 2 ساڵەکە حکومێنە بنیانە بەغا ساڵێکیان تەواو کرد دوای ساڵەکە هەر جوابیان نادوتیان بە 50 نەر ساڵەکەتان بەرەوەین ساڵەکەی تر هەر نەبوو بەڵێ 50 دەنەکان لێرە پیا کرد خوامی لێ و مامەیەکی باوکم پارەکەی بوو لە ڕێ پارەکەی لێ دەزی بۆخی 2 ساڵەکان هەگا بەسەریانە هەریان بەسەریانە هەر بۆ چارە نووس بوو یەکەم ڕۆژی زوسانی 1966 بڵێ ئاها کامێک هێلانەکە لەوە نیە بڵێ لە هێلانەکە ئەسکەرێکە کوژ بەڵێ پاییز کوشتیان ئەوە پاییز یەکەم ڕۆژی زستان ئەوە نەکەین بۆ پاییز کوشتیان جا پاییز کە کوشتیان هێشتا هەوڵی پاییز بوو ئەو ئافرەتێت کوژامیم کە ئایش باشە حکوومەتی عێراق تۆ بارانی ئێرەی ئەمە تۆبەنێک ئەو جارە مەمکایش کوژیا لە کووا کوژیا لە حوزەکە ئایژمەلا لە چەمەکە کوژیا لە چەمەکە کوژیا وانە دوای ئەوەش دیسان تۆ بارانی ماین و مانگە دوان ماینەوە لەیرە تا یەکەم شەوی زستان یەکەم شەوی زستان بوو یەکەم شەوی ڕەمەزانیش بوو قەسبی ئەیرەی کرد ئالە پشتخۆمانە و ئافرەتر کوژا بنای عەبدوڵڵا ڕەمەزان ئەی ئامینی خەلیفە ئامین خەلیفە ساڵی 82 ئاخری 82 لە سەربەڵخە تیارە قەسبی شەهید بوو بەڵێ لە 1970 بەڵێ گەورەترین کارەسات تووشی زەردۆیی و دۆڵەچەوت بڵێ لافاوێکی گەورە بوو تەرزەیە باری لە میاڵە تەرزەکە زۆر گەورە بوو هەتا تەرزەکە ئەوە قەوی و بەقەی هێلکە مریشکی تیا بوو ماشەڵڵا ئیتر تقریبا نیوە شەو بوو کە ها لافاوەکە ئەو ماڵەی ئامۆزای ئەمە بوون لەسەرەوە بوون لەوانە ئەو هۆدە کە تیا بوون کامل بردی چەند کەس بوون ناویان 8 کەسیان ئاو بردی لەم دۆڵەوە ئاوەکاتە خوارەوە بەڵێ هەموو یە خێزانیش یە خێزان یەک ماڵ لێ کۆ دەژە مەیتەکانە لە شو دۆزی وەڵام مەیتەکان ئالێرەوە بە درێژایرە تا سێ ساغریان ڕۆی بۆ دۆزینەوە بەخوا باقیکیان هەر نەدۆزیاوە مناڵێکیان و ئەزانم هەر نەدۆزراوە و ئەزانم نەدۆزراوە باشە لە ئاوایی زەردۆیی 4 پێشمەرگە ئاو بردی بەڵێ کێ بوون ئەوانە لایەکیان ئەحمەد قەویلەیی بوو یەکیان سەلامی برای شێخ جەمال و عتا کەوڵۆسی بوو ئەو دوانەکەیان نازانم ناویان نازانم مەیتی ئەحمەد نەدۆزراوە بەس قەویلەی بەڵێ
بەداخەوە ئەوە بە گوڕم و گوژم بۆ قورمان ئەقلانە بوو ئەم دیالیا وردەخوارد بێژگەلە وتیان نازانم هەش کەسی تری هەشتێ دەزەردوی ئاو بردی ماڵ حاج تۆفیق و حاجی مەحموود بە حاڵ مایان حیف ئەوانش ئاو بردنی یعنی 22 کەس لەم دوودێ ئاو بردی سواری پێشمەرگە بوو هەشتی ئەو دێ و هەشتی زەردوی بەڵێ بەداخەوەڵا هەمویان بەڵێ خنکار بەداخەوە باشە بینە سەر مەسلەی لوغم لێرە کابراایەکە بە ناوی حەمەخان حەمە ئەمین بڵێ مناڵ بوو ئەمە کوشتی ئەلغام کوشتی ئەی ساڵە فەتح ساڵە فەتحش دوای ئیتیفازەکە هاتبوون بۆ ئەمە تیقەی کانیسبیکە بۆ ڕاو لێ ئەلغام کوشتی ئەی کوڕی حەمەی نازام چی پێ وڵی ئەو متڵێ کوشتی من بێخەبەر ساڵی هەشتاش کابراایەک لێرە ئەچێ بۆ شەوتان جا دووریەوە بزانم بڵێ مینێکەشتەوە برای ئێمە بوو عوسمانی ناو بوو بڵێ یا هەشتا کامیان خۆمان هەشتا حەوت بوو نزیکی 33 ساڵ بەر لێ بڵێ با ئەوی شەید وایە ئەی کەمەندامیشتان هەیە وڵا کەمەندامان محەممەد عەبدوڵڵاه هەیە محەممەد عەبدوڵڵامان شەهیدی قارەمانیشتان هەیە ئەوە کێیە ڕەشی محەمەمین عەزیز بە ناوی ڕەشە کەچە لە کۆ شەید بوو لە چەمی سمۆر بەداخەوە یعنی ئەوە کارەساتان بەسەرا هاتووە ئیشەڵا کارەسایتر ئاخری مسبەتمانە بێت ئاخری نەخۆشیە بێ و ئیشەڵا خۆمان پارێ پەنا بە گەورەی بڵێ ئامین ئامین پەنا بە گەورەی خۆ باران لە ناو کۆڵانی هەورەکانەوە دەلاقەکانیان نەکردەوە و دا ئەبەزینە سەر زەوی کوردستان بە زیکری کورداواریەوە ئەیانوت کاتێتی باڵندەکان بەناو باخ و چەم و درەختە پەلوپۆتە زیوەکانە وڵاتی کوردەواریان نابۆ بەر نەغمەی جوان و ئەیانوت کوردە کاتێتی جوتیارەکانی کوردستانیش بێڵەکانیان لەسەر شان هاواریانە کرد کوردە کاتێتی ئەم نیشتیمانەی ئێمە تەنها ئاشتی و ئاشتی و ئاشتی چارەسەرەتی لە ئاوایی دۆڵە چەوت لە ناحین ئاڵپارێز لە پێنجوێنی وڵاتی کوردەواری و سەوز و جوان کەواتە لێرە کۆتایی بەرنامەی ئەمجارێنم هەتا بەرنامەیەشتر و ژیانەوەیشتری کوردستان ئەمە گومانی تانیە کوردستان لە ناو دڵ کوردستان لە ناو چاو پێشمەرگە تاجی سەسەری ئێمە و شەهیدەکانیش تا ئەبەت ئێمە سەری تازیبیان بۆ دانەوێنین کەواتە سڵاو کەرکووک بە خانەقین و بەدرە و جەسانیش بڵێن ئێوەش دێنەوە بۆ ئێرە و ئێوەش یەکگرن بە کەرکووکیش بڵێن بە خورماتووی کورد و کوردستان بڵێن بە حەمرین بڵێن ئێوە شلیتی حدودین و هیچی تر کەواتە سڵاو